سڵاو کاتان باش دەمهەوێ چۆنیەتی سکانکردنی فایل یاخۆت بەڵگە یاخۆت بڕوانامە یاخۆت گرێبەست یاخۆت وێنەتان پێنیشان دەم لە ڕێگای موبایلەوە. هیوادارم کە کەڵکی لێوە بگرن و بۆتان بەسوود بێ. سەرەتا بۆ ئەم کارە دەچینە سەر بازاڕی گۆگڵ. لێرەواتە ئەمە ئەپلیکیشنێک دادەبەزێنین. ئەپلیکیشنەکە ناوی کامسکانەرە، پێشتر لێرەدا ماگرتووە، ئەوە ناوی ئەپلیکیشنەکەیە، ئەوەش ئەپلیکیشنەکەی دایدەگرین. چونکە ئەم پێشتر دامگرتووە لێرەم بەس دەیکەمەوە، گەردادگرە لێرە بۆ خۆی بەشکرانەوەی دەیکێ و ئەپلیکیشنەکە دەکرێتەوە. شێوەی ئەپلیکیشنەکە بەو شێوەیە، یەکەم جار کە دەیکەوە ئەپلیکیشنەکە بەو شێوەیە پێشتر هێندێک کاروشتم کردووە و بڵێن شتم داونلۆد کردووە بۆ ئەوەی کە بتەوێ وێنەی ئەو فایلە یا ئەو دکومنتە کە دەتەوێت سکانی بکەی بگری، پێویستە کردە لەسەر ئەو وێنەیە بکەی. ئەوەی دەیکەینەوە. ئێستا بمان هەوێگەر فایلێک بڵێن سکان بکەین، بۆ نمونە بمان هەوێ ئەم لاپەڕەیە سکان بکەین. ئەلێرە وێنەی دەگرین، ئەو وێنەیەک بۆ خۆی ئەلێرە زیاد دەبێ، مەسەن چەند وێنەیە چەند لاپەڕەیە کە زیاد بوو. ئەلێرە ئێمە دەتوانین مەسەن لاپەڕی دیکە مەسەلەن دووبارە ئەو لاپەڕەش بمان هەیە بیگرین. ئێستا مەسەن ئەوە لاپەڕی 2 هەرچەند لاپەڕە بێتوانی وێنەی بگری، لاپەڕی 3 بەو شێوە بیکەینە 4 لاپەڕە، بڵێن لاپەڕی 4 سا بەو شێوەیە وێنەی دەگرین. ئەلێرە نیشانی دەکە 4 لاپەڕەمان هەیە. ئێستا بۆی کە بچینە سەر فایلەکە بزانین داخۆ چۆنە کردە دەتوانین لەسەر ئەوەی بکەین و لێرە ئەم بژاردانەشمان هەن. ئەم بژاردانە ئەو بە پێی جۆری فایلەکە جۆرێکە دەتوانین هەڵی بژێری بڵێن لەگەڵوی تەنزیمی بکەی. بۆ نمونە ئەلێرە تەنزیمی بکەی و دایبنەی. ئێستا ئەمە بچینە سەر لاپەڕەکان. ئێستا بەو شێوەی هێناوە، یعنی لاپەڕەکانی بەو شێوەی هێناوە توانین تەنزیمی بکەین. بەو شێوەیە دکومنتەکەمان ینی تەنزیم بکەین کە لە ئەوەیەکدا بیهێنێ. بەو شێوەیە ینی ئەلێرەکانە ئەوانە دەتوانی ئەو بۆشایە زیادانەی کە دروست بووە، ئەو بۆشایە زیادیانەی کە دروست بووە لای ببەی. ئەوە لاپەڕە بە لاپەڕە فایلەکەت بەو شێوەیەنی دەتوانی هەموو بەیەکەوە یا ئاوا بە جیاژێنی بە جیاژ ئاوا ڕاست و دروستیکەی ڕێکیکەی. دواتر لاپەڕە 2 دووش بەم شێوەیە مەسەلەن زیادیەکانی بە پێی دیکومنتێک یا فایلێکیش کە سکان دەکەی وابێ دەتەوێت بیبڕی ڕێخستنی بۆ بکەی وابێ چوارچێوەکەی دیار بێ، وانە بێ فایلەکەت بڕی بێ. لێرە بۆ خۆی تەنزیم دەکات. لاپەڕی یەکەمیش ئەوە چونکە تاریکەنی بەو شێوە هێنایە، ناگەرێت تاریک نەبێ بۆ خۆی بە تەکمیلیش دەهێنێ، بەڵام کێشەنێک بە تەکمیلیش نێناوە بەدەستی دەتوانێت ڕێخستنی بۆ بکەی و ئەو گۆشانە مەبەستمێ لەو گۆشانە ئیدی بیبڕی و یا کەم و زیادیکەی وری ڕێکی بخەی و دایبنی. دواتر ئەوەی لێرە دەین فایلەکەی کەوەمان لێدا. ئێستا لێرە لەم بەشە کە گرینگە لەم بەشە ناوی بۆ دادنێ. بۆ نمونە تۆ ئەو فایلەی سکانت کردوە دەینێری بۆ ئیدارەیەکی یا بۆ کەسێکی یا هەر بۆ ئیمەیلی خۆتی دەنێری، دەتوانی ناوی بۆ هەڵبژێری. لێرە لەو بەشە ناوی بۆ دەنووسی، ناوەکەی بۆ نمونە و فایلە بڵێن ناوی دەنووسین گرێبەستی
گرێبەستی کار یا بڕوانامەی زانکۆ یا بڕوانامەی چۆن بڵێ پیشەیەک بەو شێوەیە ئێمە لێرە دواتر لێرە ئۆکەی دەکەی و هەڵی دەگری لێرە نیشاندا چەند لاپەڕەیە ئەو فیلەکەیە. ئێستا بۆ ئەوەی کە بینێری بۆ کەسێک ئەوەی لێ دەدەی یا بەشی بکەی لەگەڵ کەسێک یا بینێری بۆ ئیدارەیەکی بۆ شوێنێکی ئەوەمە ئەوەی لێدەی کە ئەومان لێدا لێرە دەڵێ وەک چۆن دەینێری وەکو بڵێن وەکو PDF دەینێری وەکو بە فایلی بە فۆرماتی وێنە دەینێری بە فۆرماتی وەرد دەینێری هەرچەند ئەوان ئەو دوو بەشیان بەشی یەک و ئەو دوو بەشە بە پوڵیان دەبێت کڕی بێت بەرنامەکە بەڵام ئەوان دیکە بە خۆڕایە ئێستا ئێمە دەمان هەوێ بە PDF بینێرین کەواتە بەش PDFەکەی لێ دەین. لێرە دەتوانی بۆ چ بتێ وەکو بۆ ئیمەیل لە ڕێگای ئیمەیلەوە بینێری لە ڕێگای واتسئاپەوە لە ڕێگای تەلەگرامەوە یا هەر ئەو ئەپلیکیشنانەی کە هاتن یا لە ڕێگای نامەوە بتێ بۆ کەسێکی بینێری بۆ ئیدارەیەکی بینێری لەو ڕێگایەوە بەڕێ دەکەی. هیوادارم کە بەدڵتان بوو بێت و بۆ هەموو لایەکی بەسوود بێ و ئەو لە ڕێگای ئەو ئەپلیکیشنەوە بەبێەوەی کە سکانت هەبێت لە ماڵەوە دەتوانی فیلەکانت بە بڕوانامەکانت سکان بکەی زۆر بە ئاسانی و بە ڕێک و پێکی و بەبێەوەی کە کوالیتیشی لە خوارێ بێ. سپاس بۆ هەموو لایەکی.